باز لەوە دەکەین کە زۆر جار دەبینین کە باز لە بەرزبوونەوەی یاخود بەرزکردنەوەی بەهای دینارەکرێت بەرامبەر بە دۆلار و پسپۆڕانی بواری ئابووری شەڵێن کە و بابەتە زۆر جار سیاسی و بانگەشەی لایەنەکانە ئەوە تێت هۆکاری دابەزاندنی بەهای دینار پێیوەستە بە دۆخی ئابووری عێراقەوە بۆ قسەکردن لەبارەیەم پرسەوە لە ستۆدیۆ میوانداری مامۆستایەت نەوزات ئەندامی دیسکی ئابووری کورسات نیوزمان کردووە. دکتۆر بخێر هاتی زۆر سپاس بۆ ئامادەبوون جەژن پیرۆز بێ ئەتام بڵێن بەخێراتی بۆ پرۆگرامەکەی ئێمە زۆر سپاسانەکەم بژیت. دکتۆر دەنگۆی دووبارە دەنگۆی دابەزانانی خۆت دەستکاریکردن و گۆڕانکاریکردن لە بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا چەند گرنگە یاخود با بڵێن ڕاستە و هەروەها دۆخی ئێستای عێراق ئەوە دەخوازێت کە گۆڕانکاری لە بەهای دراوە بکرێت؟ سپاس بۆیەوەش سەبارەت بە دەستکاریکردنی بەهای دینار بە حەقەت دەتوانین بڵین بانگەشەکە سیاسیە لایەنە سیاسیەکان بەتابێت ئەم خولە تازەی پەرلەمان دەیانەوێت وەک دەستکەوتێک بۆ شەقام یاخود بۆ خۆیان بەکاری بێنن بەڵام بابەتەکە دوورە لەوەی کە دەستکاریکردنەکە بچێتە بواری جێبەجێکردن لەم بەم زوانەمە بەسمان لەوەیە کە ئەم بڕیاری بانکی ناوەندی عێراق کە داوێتی بڕیارێکی یەکلاکەرە و قورس بووە لە ساڵی 2021دا بەهۆی کاریگەریەکانی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوتەوانێ کەمبوونەوەی داهاتی عێراقەوە عێراق 13 میلیۆن موچەخۆری هەبووە ماگانە 7 تریلیۆن دیناری پێویست بۆ پێدانی موچە بۆیە قورسایەکی زۆر بۆ ئەو بڕیارە بە هاوکاری بانکی نێودەوڵەتی دراوە ینی دوای توێژینەوەیشی زۆر بۆی ئابوووریەکەی نەجات بێت بەهای دیناری دابەزانوە بەرامبەر بە دۆلار لە 123 باگەی لە دەستداوە لەو کاتەوە هەتا ئێستا ئەمە بارگرانی بۆ خەڵک بۆ موچەخۆران بۆ کەسانی داهاتێکی جێگیر و نەگۆڕیان هەیە دروست کردووە بە حەقەت بەڵام دیوەکەی تری عێراقی لە ئابوووریەکەی پاراست وای کرد بووجێ عێراق کورتێنانی توش نەبێ بگرە سەرڕێژی هەبێ دەگەر ئەمە تەماشاکەین لە دوای ئەو بڕیارەوانی ئێستا عێراق یەدەگی ئاڵتون زێڕی گەیشتووەتە سەر و 130 تەن کە پێشتر 96 تەن زێر بۆ نمونە ئەمەیەکە لەو دەستکەوتانە کورتێنانی بودجەی پڕ کردوەتەوانێ موچە لە کاتی خۆی دادەدات بۆیە ئەو پلانش کە دادەنرێ عادەتەن 4 ساڵێکی دەوێت ینی کە لە 2021دا بڕیار دراوە بانکی ناوەندی ئەم پلانی داڕشتووە حتمما حسابی 4 ساڵی کردووەتە تا ساڵی 2025 جارێکی دەستکاری ناکە دەستکاری نەکردنەکەش دوو لایەنە ینی تۆ بیرت نەچێ شڵەژانێک لە بازار دروستەکە بێمتمانی بە دیناری عێراقی دروستەکە کە تۆ لە ماوەی کەمدا زوو دەستکاری بەهای دراوەکە بکەی ئەو متمانی نامێنیتر خەڵک مامەڵە بە دینار ناکاڵێ دۆلارەکەت جێگیرترە واتە خەڵکی تریش بە دۆلار دەکات ئەمە لەلایەک لەلایەک ینی نرخی نەوتیش تا ڕادەیەک ئەم ساڵ باش چۆتە پێشەوانێ لە سەر و 100 دلار و مامەڵی پێوە دەکرێت چۆتە 120 دلار دەگۆڕێت ڕۆژانە بەڵام ئەمەش خۆی لە خۆیدا گەرنتیکی نییە بۆ بەردەوامی بۆیە بەردەوامی بەهای دینارەکە بۆ حکوومەتی عێراقی باشترە چونکە ناتوانێت ئێستا لای بەرێت و 6 مانگی تریان ساڵێکتر نرخی نەوت جارێکتر بە هەر گۆڕانکاری هەیە کە گۆڕانکاری بێ هەندێک پێوەەر هەبێت بۆی کە دەستکاریە خود گۆڕانکاری لە بەهای دراوکرێ و پێوەرانە چین بەتەشید کاتە کە زۆر گرنگە ینی پێوەری کات کە دانراوە بۆی کە زوو دەستکاری نەکرێت بۆ سەقامگیریە دواتر زەرمەندبوونی هاوڵاتی و بازرگانەکانە بیرت نەچێت عێراقیشەکە لە وڵاتانی کە زۆربەی شمەک و کاڵاکانی لە دەرەوە دێنێت هاوردێ ئەمە کێشی بۆ دروست دەکات چکە لە دەرەوە دەکڕێ بە دۆلار دوای لە ناو خۆدا بە دینار دەفرۆشرێتەوە جاریشتر ئەمانە زەرمەند دەبن ئەگەر تۆ ئێستا نرخی دۆلار بەرامبەر بە دینار دابەزێنی جاریشتر بەهای دینار بەرزکەیتەوانەیە بینی دەمانە زەرمەندن ئەمانە کاڵان بە گران کڕیوە لە دەرەوە دوجار لە هەرزان دەبێ بیفرۆشن لە ناوە لە ڕووی ئابووری ناڵم شڵەژان دروست دەکات بێمتمانەی دروست دەکات ئەمانە هەمووی لە دەسەڵاتی لەسەر و هەمووەمانە شەوانێ دەستکاریکردنی بەهای دینار لە دەسەڵاتی پەرلەمانی عێراقیدا نییە کاتە لە دەسەڵاتی کێت بانکی ناوەندیە بانکی ناوەندی عێراق و لەژێر ڕێنمایەکانی بانکی نێودەوڵەتیدایە یعنی ئەم کارە هەرەوەندە ئاسان نییە چەند پەرلەمانتارێک کۆبێتەوە واژوو بکا و بۆی خەڵک لەگەڵی بێ یاخود بۆ جوڵاندنی بازار و خەڵک و ئەوە دوایدا بەزێنین بۆ چەند دەستکاری دەکرێت بۆ چەند ئەمە پلانەکەی چونکەویش بێت تەدریجی بێ یەکسەر ناتوانانی زۆر بێتەوە ئاستەکەی جاران ئەوە شتێکی مەحاڵە من بە مەحاڵی دەبینم ئەگەر لە دوای 4 ساڵ دەستکاری بکرێت و جارێکی تر بێتەوە خوارەوە من تەسەوەرەکەم بۆ نمونە 100 دلار بەرامبەر بە 130,000 تا 135,000
دەستکاری بکرێت ئەویش لە دوای باسم کرد 4 ساڵی ئایندە ڕووەدا هەر ناگاتەوە ئاستی جاران کە بەتەشید ناگات هزار مامەڵی پێوە بەتەشید ناگات چکە بۆ خۆی حکوومەتی عێراق لێرەدا ئەو هەلی خواستۆتەوە ینی خۆی بەهێز بووە بەهێز بۆ بەمانای چی بەمانایەوەی داهاتێکی زیاتری دەستکەوتووە کورتێنانی بودجەی لە کۆڵ بۆتەوانێ موچەی هاوڵاتی موچەخۆری پێدەدرێ یەدەیجی دراوی بیانی زیاد کردووە یەدەیجی زێڕی زیاد کردووە گوزەرانی هاوڵاتیانی با بڵین تا ڕادێک سەخت کردووە لە کڕینی شتومەکانیاندا زۆر ڕاستە نرخی شتومەک زۆر بەرز بۆتەوە خۆی کێشەکە ئەو دەستکاریکردنە کە ڕوویدا پێش جەنگی رووسیا ئۆکراین بوو بەڵێ قورسایشی دروست کرد و بەڵام ئێستا دوو هێندە بۆتەوە بەڵام ئەم قورسایی دووەمیان عێراق نییە تەواوی جیهانە کێشەکە ئەوەیە کە تۆ لە تەواوی جیهان نرخی سوتەمەنی گران بۆتەوە نرخی کەلوپەل و خۆراک و خواردەمەنی زۆر بووە دەگەڕێتەوە بۆ هۆکارەکان چین لە بەرەوەی کە نرخی وزەکە زیا بوو لە تەواوی دنیادا واتە کارگە و بەرهەمهێنان یان سست دەبیان زۆر بە گرانتر شتین بۆ بەرهەمهێنرێ دواتر هۆکاری گواستنەوە ئێمە لە تەواوی دنیاوە شمەک و کاڵا کە هاوردەی عێراق دەکەین کە نرخی سوتەمەنی گران دەبێتوانێ کری گواستنەوەش بەرز دەبێتەوە ینی هەموو ئەمانە وابەستی یەکن واتە زنجیرەکەن یەک بە دوای یەکدادێ بۆی دوجار عێراق گرفتەکەی لەوەدایە کە ئەتوانم بڵێم ئەم کێشەی عێراق تازە نیە 30 ساڵی ڕابردوو هەیە وڵاتێکی ئەتوانین بڵێن بەکاربەرە بەرەمهێن نییە ئەمەش باجەکەیەتی کە دەیدا کاتێک تۆ هیچ شتێک لە ناو خۆ بەرهەم ناهێنی واتە نەتوانیوە کۆنتترۆلی ناوخۆ بازار و پێداویستیەکان و خواستی ناوخۆ بکەی هەمیشە پشتت بە دەرەوە بەستووە تۆ لە دەرەوە شمەک و کاڵات بۆ دێت لە وڵاتانی دراوسیان وڵاتانی ترەوە ئەمەوا دەکات نرخ هەر چۆنێک لێوێ بەرز بێتەوە یەکسەر کاریگەری هەیە لە لای تۆ نرخ لە لای تۆ بەرز دەبێتەوە بۆیە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان خەڵک هەست بە گرانی ئەو گرانی و هەڵاوسانە دەکات دواتە دوو جۆرە هیچی چانوەیە کە باهای دینارەکە لە دەستووە و موچە بە دینارە ئەمە هیچێکە لە کێشەکان و دەتوانرا حکوومەتی عێراق ئەگەر بەهای لانی کەم بەهای دینار بەرز نکاتەوە قەرەبوو بکاتەوە بەمانای چی بەمانای لە 120 موچە زیاد بکە بۆ ئەو لێخورانەی کە لە بەهای دینار دابەزیوە کاتە بڵێن بەڕێوەبردنێکی ئابووری باش لە عێراقدا نییە بەتەکی دوایە زۆر ڕاستە چکە ئێستا تەماشاکە ئێمە لە بودجەی 2021دا بەرمیل یەکنەوت بە 45 دلار خەمڵێنراوە لە عێراقدا ئێستا چۆتە 125 دلار واتە سێ هێندە زیادی کردوواتە داهاتی عێراق لە فرۆشتنی نەوت سێ هێندەی 2022 کە لە 22 بەڵام کێشەکەوەیە ئەو لایەنە باشتر بڵێم ئەو گەندەڵی و ناشەفافی و کۆمەڵک شتەی لە عێراقدا هەیە وای کردووە هەر چەندێک داهات زیاکە دەبینین دۆخی هاوڵاتی ناگۆڕێ کێشی کارەبا هەر بەردەوامە بەڵێ کێشی کارەبا دەبینیت 18 بۆ 20 ساڵە بێت بەردەوام کارەبا نییە لە کاتێکدا لە ماوەی ئەو 18 ساڵەیە زیاتر لە 80 میلیارد دلار لە عێراقدا تەرخان کراوە بۆ کەرتی کارەبا بەڵام بەهدەر دراوە خوراوە پارەکەی کارەبا هیچ گۆڕانکاری بەسەر ناتوە مەیچێکە لە نمونونەکان و هەموو سێکتەرەکانی تریژێسا دۆخی عێراق توانین بڵین داهاتی ساڵی 2022 بە هێندەی 3 ساڵ دەبێت واتە لە فرۆشتنی نەوت مانجی پێشوو 11 میلیارد و 500 میلیۆن دلار نەوتی فرۆشت و بۆ یەک مانگ کە ئەمە بەرامبەرە بە بودجەی یەک ساڵی وڵاتێکی وەکو لوبنانیان وڵاتێکی وەکو ئەردن کە دراوسەیە بۆ یەک ساڵ و داهاتەی نییە کە بۆ یەک مانگ عێراقەتی بەڵام کێشەکەوەیە ئیدارەدان لە عێراق ڕێخستنی عێراق بەڕێوەبردننی عێراق کێشەی هەیە ئەو تا نزیگە بینەوە لە ساڵێک و هێشتا حکوومەت دانەمەزراوە دانەمەزرانی حکوومەت واتە نەبوونی بودجە لە عێراقدا نەبوونی بودجە واتەوە هەموو نەوتەی کە دەفرۆشتێ پارەکەی چی لێدێ بەبێ پلان خەرج دەکرێت بۆیە بەم ئاخیرە بە پەلەپەل یاسای ئاسایشی خۆراکیان هێنایە پێشەوە بڕەکەی یابزانام هەڵە نەبن 25 تریلیۆن دینار بوو لە پەرلەمان دەنگیان لەسەردا ئەمە وەکو بودجەیەکی کاتی بوو بۆ عێراق بۆی خەرج بکرێت تاکو ئەو کاتی بودجە حەقیقەکە تەصدیق دەکرێت ئەم بەدواخستنە ئەوەمان پێ دەڵێ لە عێراق تەماشا کە پرۆژەمان هەیە جێگرەوەیکی باش بێ نەخێر جێگرەوەیکی خراپە ئەمە جێگرەوەیەکە بۆی هەتاکو حکوومەت پێک نەهاتوو بودجە نیە داهاتێک لەبەر دەست حیزبەکان و لایەنەکان و پەرلەمانە هەبێت خەرجی بکات ئەمە یەکێکە لە کێشەکانی عێراق واتە خەمەکە خەمی عێراق لە ڕوە ئابوووریەکەی وانێ هێندەی بە سیاسی کراوە هێندە ئابوورینیەوە لە خزمەتی خەڵکدانە بەداخەوە عێراق نەیتوانیوە پاڵپشتی خۆراک بکات واتە ئەو گرانی کە لە جیهاندا هەیە لێرەشدا ڕەنگی داوەتوانێت بتوانێت کۆنتترۆلی بکە یاخود کەمی بکاتەوە تۆ تەماشاکە وڵاتانی دنیا کە
نرخی نەوت بە تایبەت وڵاتانی هەناردەکاری نەوتن کە لە کاتێکدا داهاتەکانیان زیادی کردەوە بۆنی فرۆشتنی نەوت و گرانبوونی نرخیێوانێ ئەمە لە خۆشگوزەرانی وڵاتەکەیە خەرز دەکەن موچی خەڵکیان پێ زیاد کردووە لانی کەم توانیوانە هاوکاریەک من بەڵام لە عێراق ئەمانەی چی بەدی ناکری وەکو پێم وتی نرخی نەوت ئەم ساڵ لەگەڵ ساڵی پاردا 3 هێندە زیادی کردووە بەڵام دۆخی هاوڵاتی بەرەو خراپتر چووە. باشە کاتە مامۆستایەت چ هۆکار یاخۆت پاساوێک وا لە بانکی ناوەندیە کات کە دەستکاری لە بەهای دراوەکان یاخود با بڵێن گۆڕانکاری لە بەهای دینار بەرامبەر دۆلار بکات؟ خۆی پاساوەکە لە سەرەتادا ئەوە بوو لە 2020دا بەهۆی کۆرۆناوە نرخی نەوت زۆر دابەزی داهاتی عێراقیش لە 1993 پشت بە نەوت دەبەستێ وای لێهات چاری نەبوو یان دەبووە پاشەکەوت بکات موچی خەڵک نەدا لێبڕین دابنێت یان دەبوو قەرز بکات بۆیە بژاردەی دووەمی هەڵبژارد قەرزی کرد بە درێژایی ئەو ماوەی کۆرۆنایە بە قەرز چۆن دەڵێ موچەی بەڕێ کرد ژیانی هاوڵاتیانی بەڕێ کرد ئەمە دوای لێکۆڵینەوەیکی زۆر ئەگەر بەردەوام وایە دۆخەکە هاوشێوەی لوبنان دەبوو بۆ نمونە ئەبووە چی شکستێنانی سێکتەری دارایی واتەی تر حکوومەتی عێراقیان بانکی ناوەندی فلاسی دەکرد هیچ پارێکی نەختینەی ناما و قەرزارباریش دەبوو بۆیە بەپەلە بانکی نێودەوڵەتی و پلانی بۆ داڕشکە نرخی نەوت وردە بەرز بۆ لە شانسیەوەدا و پلانیشی بۆ دانا کە بەهای دۆلار بەرز کاتەوانیان دیناردا بەزێنێ بۆی ئەو فەرقی بۆ بمێنێتەوە چونکە نەوت بە دۆلار دەفرۆشێ و نرخی نەوتیش زیادی کردووە کاتە دوو زیاد بوون بۆ عێراق دروست بووی چیشان لە نرخی نەوت و هیچیان لە ئاڵوگۆڕی دۆلار بە دینار. باشە ئەمە لە سەرەتادا کە ئەم گۆڕانکاریتیا کرد بۆ جا هاتوو بۆ ئەوەی کە بەهای دۆلار دابەزێنێت لە بەرامبەر دیناری عێراقیدا چه هۆکارێک وا لە بانکی ناوەندی کات کام بڕیارە بدات؟ خۆی ئەگەر واقعەن تەماشاکەین ئێستا پاساوێک نییە لەبەرەوەی کورتێنانی نییە لەبەرەوەی نرخی بەرمیلێک نەوت ئەو کاتە 45 دلار بوو ئێستا 125 دلارە تێگەی لە منیانی واتە ئێستا پاساوێک نییە بەدەست حکوومەتی عێراقەوە بڵێ وڵا کورتێنان هەیە یاخود نەوت پارە ناکا یاخود من موچەم بۆ نادرێ دەکرێ بڵێ وەکو لە ڕوانگەی ئابوووریەکەوانێ دەکرێت هێواش بۆ نمونە 6 مانگی یەکەم بێنێتە 140 6 مانگی دووەم بێنێتە 135,000 ینی بە چەند هەنگاوێک بە ماوەی ساڵێک بۆ ساڵ و نیوێک نرخی دۆلاریان بەهای دینار بەرز کاتەوە بە جۆرێک ئاسایی بێتەوە بەڵام دووبارە دەڵێن بۆ نایکا لەبەرەوەی پاساوی تری بەدەستێڵێش لە ژانی بازار دروستە بێ بێمتمانی دروست دەبێت بازرگان و کاسبکار و دەوڵەمەند زەرمەند دەبێت لەو ئاڵ و گۆڕە خێرایە بێمتمانەی دروست دەبێت جاریشتر ئەگەر بیر لەوە کاتەوە لە ماوەی 2 ساڵی ئایندا جاری تر نرخی نەوت دابەزێ ئەم ناتوانێت هەمان سیاست بگرێتەوە بەر تێگەی لە من ئەو حسابیەوەی کردووە تا 4 ساڵ بەم سیاسەتە بڕوە بۆ یەدەیەکی زۆر کۆ بکاتەوانێ و لە حاڵەتێکیشدا ئەگەر نرخی نەوت دابەزی ئەم هەر ئێشتا ئەو چەکەی بەدەستەوەیە کە بەهای دیناری دابەزاندووە. مامۆستا با بڵین جەنابەت وەکو پسپۆڕێکی ئابووری وەک شارەزا لە بواری ئابووریە چ دڵنیایەکەیتە هاوڵاتیانەوانی کە یاخود با بڵێن ئەوانەی کە مامەڵە بەدراوەکەن کە ئەم دەنگۆیانەی هەیە لە ئێستادا بۆ گۆڕانکاریکردن لە بەهای دراوە سەر ناگرێت و ماوەیەکی زۆر چەند ساڵێکی دیکەی دەبێت بۆی گۆڕانکاری خۆی سیاسەتەکانی بانکی ناوەندی بۆ خۆی ئاماژەی پێ کردووە و پشت بەو سیاسەتا بەسێکە بانکی نێودەوڵەتی بۆی داڕشتووە بەهای دینار جاریشتر بە ئاسانی بەرز ناکرێتەوانێ پرۆسەکە 3 بۆ 4 ساڵی تر دەخایانێ دواتە تا 2025 بەردەوام دەبێم دۆخی کە هەیە بۆیە خۆیان بە دوور بگرن لەو مامەڵەیە خۆیان بە دوور بگرن لە کڕین و فرۆشتنی دۆلار یاخود ئەو کەسانی کە کاریانەوە ئەوە نییە ئەگەر دەساتێکیان هەیە یاخود پارێکی پاشەکەوتیان هەیە باشترە خۆیان بە دوور بگرن لەو ریسکە لەو زەرەرەی کە دەیکەن. زۆر باشە زۆر سپاس بۆ یاد نەوزاد ئەندامی دیسکی ئابووری کورسانی و سپاس ماندوومان کردیت سپاس بۆ زانیاریەکانت بۆ ئێمە بەخێرهاتی دووبارە.